هاوسەگیریەکان لەسەر بناغەی ژیری بێ نەک هەرزەیی، چونکە دوو کەسی هەرزە کە بە یەک دەگەن زۆر بە ئاسانیش لە یەک جیا دەبنەوە، بەڵام هاوسەگیریە کە لەسەر بنەمای ژیر و عەقڵ پەسەندی یەکتر بن بەردەوامی دەبێ. دووربین بێ نەک ئاخوڕبین، دوو لە ڕووی جەنابتانە وشەیە بڵێم. دووربینی واتە ئەم کڕوکچە کە دەبنە دەستگیرانی یەکتر، کە دەبنە هاوسەری حەڵاڵی یەکتر، دووربینانە بڕوانن بۆ بابەتەکان، دووربینانە بڕوانن کە ژیانی هاوسەری هەمووی هەر بەهار نییە. ژیانی هاوسەری وەکو 4 فەسڵی ساڵ وایە، وەڵا بەهاری هەیە، هاوینی گەرمی هەیە، گەڵاڕێزانی پاییزی هەیە، زستانی سەختیشی هەیە. ئەوانە دوور دەڕوانن. ئەو ژن و مێردەی کە بە یەک دەگەن ئەگە دووربینانە بڕوانن ئەزانن ژیان هەر سەرەتای دەستگیرانیەکەی نییە، هەر ڕۆژ و مانگی هەنجوینیەکەی نییە، هەر شەکرا و خواردنەوە نییە، هەر ئازیز لە دەوربوون و پیرۆزبایی لێکردن نییە. وەڵای تر وردە وردەوا لێ دێ ئەمجا لە دوای بەهارەکەەوە گەرما دەست پێ دەکا، ئیتر دوای منداڵەیەک وردە وردە مەسئولیەت پەیدا دەبێ. ئەمجا تۆ باوکی، تۆ هەر بەچکەت نەبووە، تۆ بووی بە باوک، ئەنجا تۆ دایکی، دایکەرەوە نیە بەچکەیەکێ بێ شیری بداتێ و بە خێوی کات. دایکایەتی وشە قورسەکە پێگەیاندنی نەوەی داهاتوو. پاشان ئەم ژیانی هاوسەریە سەختیەکانی لە ڕێگادایە، هەڵوەرینی گوڵەکانی لە ڕێگادایە، گوڵەکانی بەهار دووردەوردە هەڵدەوەرن. ئەم شۆخ و شەنگەی دوێنێ کە تۆ وەتزانیوە جوانترین ئافرەتی سەرزەوی هەروان نامێنێ، دوای یەک دوو منداڵ فەقیرە جوانەکەی لە دەست دەدا، وەکو هێلکەیەک ناوەکەی دێتە دەرەوە زەردێنەکەی بەس قەپۆغەکەی ماوەتەوە، ناوێ بەرچاوی بکەوێ. ئەویش ئەو پیاوە ئەو کوڕە گەنجە شۆخ و شەنگە نییە، ئەوەندە شەو نخۆنی کێشاوە، ئەوەندەی ڕەنج کێشاوە، بەدووی نانا ڕای کردووە، ڕاوی دینار و دۆلاری کردو، فەقیرەی تەرە پوکاوەتەوە. ئەو مۆڕەشانەی واوردەوە دەستپی بوون، ئەو دەم و چاوە سافەی چرچلۆچی تێبوو، گەڵای پاییز دەوەرێ. ئەمجا سەرمای زستان و سەختیەکان و بەستەڵەکیش لە ڕێی هاوسەریدایە، کەواتە ژیانی هاوسەری زۆر خۆشە بۆ ئەو کەسانەی دووربینن، دوور لە ڕووتان پەرژین بێ بە گوڵ، نەک ئاخوڕبینن، بەس ئێستا دەبینن. وی ئاخوڕبینەکان حرمەتم هەیە بۆ هەموو کڕوکچەکان دەبینی لە سەرەتای دەستگیریاندا زۆر خۆشحاڵە، هێشتا نەگوازراوەتەوە لەسەر بچووکترین شت. هەر کوڕەکە وتبێتی یەک تەلەفۆنی لە کاتی خۆیان جواب نەدابێتەوە، وتبێتی بچین بۆ فڵان شوێن و وتبێتی وەڵای بۆم ناکرێ، حەزم لە فڵان شوێنە وەڵا پارەم پێ نییە، یان ئێستا وەختی نییە، یەکسەر ئەم بلۆکی دەکا و دەبێت ئیلا بگەێنینە تەڵاق. ئەمە ئاخوڕبینیە، ئەمە دووربینی نییە.